بینەرانی بەڕێز ئەم کاتتان باش لە ئەڵلقەیەکی تری بەرنمەکەتان بەرنامەی پرس پێگەگەینەوە. لەم ئەڵلقەیەشدا هەر درێژە بە گفتوگۆکانمان ئەدەین لەبارەی پرسی ژینگەوە کە پرسێکی گرنگی جیهانی و پەیوەندیدار بە و پەیوەندیداری ڕاستەوخۆ بە ژیانی تاک و گروپەکانی هەر کۆمەڵگایەکەوەیە. بۆ ئەم مەبەستە درێژە بە گفتوگۆکانی ئەڵلقەی پێشومان ئەدەین لەگەڵ بەڕێز دکتۆر ساڵح نەجیب مامۆستا لە بەشی سامانە سروشتەکانی زانکۆی سلێمانی. دکتۆر بەخێر بێیت. دەستخۆشیتان لێ یەکەم. بەڕێزی سپاس. دکتۆر لە بەرنامەی لە ئەڵلقەی پێشووترە تا ڕادەیەک جەنابەت ئاماژەت بە با بڵێن پەروەردەی ژینگەی کردووە ئەو ڕێکخراوانە و ئەو کۆنفرانسەی، بەڵام بە خێرایی و بە ئاماژەیەکی کورت بوو. ئێستا لێردا ئەمەوێ پرسیار لە جەنابەت بکەم و تا ڕادەیەک بۆمان ڕوون بکەیتەوە گرنگترین هۆکار و بنەماکانی دامەزراندنی یەکێتی نێودەوڵەتی بۆ پاراستنی سروشت، ئەوەی کە ناو ئەبرێت بە IUCN چین، هەروەها ئەو میکانیزمە کردەیانە واتە ئەو هەنگاوانێک کە ئەیگرێتە بەر ئەو میکانیزمە کردیانە چین کە ئەم یەکێتیە پەنای دەباتە بەر یان دیاری کردوون بۆ پاراستنی سروشت. بەڵێ دەستخۆشی لێکم. هەڵبەتە ینی بنیادنانی ڕێکخراوی پاراستنی سروشت ئەم ڕێکخراوە زادەی هەوڵ و کوششی یونسکۆیە. ئەو یونسکۆ بوو خەمی لەوە خوارد کە با بڵێن ڕێکخراوێک دروستکە کە خەم لە سروشت خوارد، چکە یونسکۆ بە حکمەوەی کە ڕێکخراوێکی فەرهەنگی کلتوری زانستیە، کلتوری فەرهەنگی زانستیە وەقاڵ بووە بە سروشت و معریفە و تێگەشتنی تەواویان هەیە و ئایان بینی بە هاوڵاتی بە شێوەیەکی گشتی ئەم شتانە بە شێوەیەکی گشتی لایەن کەمە بە تایبەتی پەروەردە بۆ ئەگەر تۆ بگەڕێتەوە بۆ دێر زەمان، ینی بەو ئەندازەیە بەرپا نەبوو بوو زانست و معریفە و سەردانکردنی خوێندنگە ناچار ڕێکخراوێکی بنیادنا بە ناوی ڕێکخراوێکی IUCN یەکێتی نێودەوڵەتی بۆ پاراستنی سروشت. بەڵێ پاراستنی سروشت. بە دوای ئەمە ئەو ڕێکخراوە چی کرد؟ هەستا یەکەم کۆنفرانسی نێودەوڵەتی پەیوەندی بینی مرۆڤ و ژینگەی بنیادنا لە ستۆکۆڵم لە ساڵی 1972 کەواتە یەکێک لە ئەرکەکانی ئەو ڕێکخراوە توانی ئەوە بکات. بە دوایە هەر ئەو یونسکۆیە ینی بۆ تەواوکاری کاری ڕێکخراوی پاراستنی سروشت، ڕێکخراوی پاراستنی سروشت هەستان ڕێکخراویشکەیان دروست کرد کە UNEP بوو، بەرنامەی نەتەوە یەکگرتوەکان بۆ پرۆگرامی ژینگە. هەموو پێگەێنانی ئەمە ئەوە بە دوایە با بڵێن ئەو کۆنفرانسانە کرا کە پەیوەست بوو بە پەروەردەی ژینگە، کەواتە هێنانەکایەوەی ئەم با بڵێن کیانە تازانە، ئەم کیانە فەرمیە تازانە لە جستەی نەتەوە یەکگرتوەکانە هەمووی دوا بە دوای ئەوە هات کە خەڵک لە زیابوون بوو، خەڵک تێگەیشتنیان نەبوو، تاوەکو خەڵکەکە ینی با بڵێن بە شێوەیەکی تەندروست، ینی دوایەوە بە شێوەیەکی موبەرمەج و بە شێوەیە کە حکومەتەکانیش ینی بەدەر لەوەی کە پەروەردەی ژینگە بنیاد ئەنێ کۆمەڵی ڕێکار و یاسای پەیوەست دەرکەن، هەر یەکە بەبێ ناوچەی خۆی، ینی کۆمەڵی ڕێکار و یاسا دەرکەن پاراستنی سروشتکەن، پاراستنی پێکاتەکانی سروشتکەن تاوەکو سروشت ینی با بڵێن کاری تێ نەکرێت بۆ کارتانەوە لەسەر سروشت، ینی کاردانەوەی نەبێت لەسەر بوونەوەرەکانی تر. هەموو ئامانجەکان لە پێناو ئەما بوو. هەر بەو هۆکارش ئەبینی یەکەم کۆنفرانسی پەروەردەی ژینگە درێژەی کێشە لەو کاتەوە تا ئێستا بەردەوامە و جار لە دوای جار ئامانجی با بڵێن ئەم پەروەردە و کۆنفرانسانە ئەگۆڕێ. دوا کۆنفرانسی UNEP ئەوە بوو لە پێناو چی بوو؟ لە پێناو بەدیهێنانی Sustainable Development، دوای ئەوەی کە گەشەسەندنی بەردەوام UNEP حەڤە ئامانجی دیاری کرد. ئەم حەڤە ئامانجەی ینی ئاراستەی تەواوی وڵاتانی سەر ئەم کەوکەبە کرد وڵاتەکان و داوای لێکردن ئەم حەڤە ئامانجانە ئەبێ هەتا ساڵی لە 2015 لە مانگی نوێی 2015 دەری کرد لەسەریان.
و داوایان لێکرا هەتا ساڵی 2030 ئەو حەڤە ئامانجانەکە هەر حەڤە ئامانجەکەیم لایە یعنی دەرفەت نییە کە بۆ هاوڵاتانی بەڕێزی بکەن ئەم بچێتە بواری جێبەجێکردنەوە و ئامانجەکان یعنی بڵین ڕەحەندی جیاواز لە خۆیە گرت هەر لەوەی کە تۆ ژینگەی پاکتە بێ ئاوی پاکتە بێ خاچی پاکتە بێ جیاکاری جێندەری نەبێت یعنی حەڤە ئامانجە بەداخەوە ئەڵێم لەم ساڵ لە ساڵی 2023 نیوەی ئەو فترە زەمەنیە بوو کە تەرخان کرابوو بۆ بەدیهێنانی ئامانجەکان و فیدباکیان کرد لە سەرتاسەری وڵات دوای ئەوەی کە فیدباکیان کرد بینیان ینی ئەو ئامانجانە لە زۆری وڵاتان وەکو پێویست نیوەی بەدی نەهاتووە لە نیوەی تەمەنی خۆیان هەستان بە دوای هۆکارەکان ئاچوون ئێستا هۆکارانەوە من کردومە با بڵێن داواکاریەک خوێندکاری باڵای ماستەرم هەیە بە دوای ئەو هۆکارانە بچێت بۆچی نەتوانراوە ئامانجەکانی سستینەبڵ دیڤلۆپمنت وەکوی کە بەرنامەی بۆ داڕێژا لەلایەن نەتەوەیە گرتوەکانی UNEP یعنی وەکو پێویست بەدی بێ هەتا ساڵی 2030 طبعی هۆکار سۆرە یەکێ لە سەرو هەموو ئەو هۆکارانەی کە با بڵێن ڕێگر بووە نەبوونی ئیسک بووە ڕەوشت ڕاستە نەبوونی لە شوێنێکی ترینەوە سەر ئەوە نەبوونی ئیسک فاکتەرێکی زۆر گرنگ بووە ڕەوشت بووە طبعی ئیسک چی دروستەکە ئیسک پەروەردە ئیسک دروستەکە ڕەوشت دروستەکە یعنی وا لە تۆ ئەکا لە بوونەوەرێک کە بینیت لە هەر جێگایەک هەڕەشە لەسەر ڕەگەزێکی ژینگە هەبێت دەست بەجێ کاردانەوە هەبێ بۆ پاراستنی بۆ خەڵبێنەما ئێمە پێچەوانەی حاڵ لە زۆری وڵاتانی جیهان و بینیم وەکو ئاماژەم پێکرد لە وڵاتێکی وەکو بەرازیل لەو بەرازیلە لە هەر سەعاتێکە بەقەی 300 مەلعەب يعني پانتایی 300 مەلعەب کە هەر مەلعەبێ 6000 يعني دارستانە بڕێتەوە ئەڵێ من چ مەجبورم دانیشم ئۆکسیجن بۆ عالم دروستکەم خەڵکەکەم يعني با بڵێن زەوی کشت و کاڵی نییە بۆی فاکتەرێکی تریش کە زۆر هۆکار بوو بۆ ئەوەی کەمانەوەکو پێش نەچێت بواری زیابوونی دانیشتوانی سەر هەسارەی زەوی بەڕاستی بێنێتەوەی گرتوەکان خەمێکی گەورە بخوات لەم ڕەهەندە کە ئەم ظاهرێش زیاتر لە ناو وڵاتە دواکەوتوەکانە بوونی هەیە ئەبینیت هەرێمی کوردستانی ئێمە پێش 20 ساڵ يعني 20 ساڵ بەر لە ئێستا تقریبا 3 ملیۆن بووین 3 ملیۆن ئێستا بووین بە 7 ملیۆن ئەمە دەلالە بەوەیە کە ئەوانەی کە سەرکاری و بەڕێوەبردنی ئەم وڵاتە بن ئەم بابەتانیان بە هەند وەرنەگرتووە معقول نییە لە ماوەی 100 ساڵە يعني ئەمەش بابەتێکە کە زۆر مەترسیدارە ژمارەی دانیشتوان 5 ملیار زیاد بکات ئەمە ینی بەڕاستی کاریگەریی گەورەیە و باڵێن کێشەی گەورەی خوڵقانەوە بۆ جیهان ئەگەر دەست بەجێ سنوور بۆ مەوزوعدانەدرێت بڵێ ڕاستە دەست خۆش بە دکتۆر جان طبعا جەنابەت ئەوەت باس کرد کۆمەڵە کۆنفرانسی جیهانی لەبارەی ژینگەوە بەسراون بە تایبەتی کۆنفرانسە پەروەردەیەکان مۆسکۆ 1970 ساڵۆنیک لە یۆنان 1990 هەروەها کۆنفرانسی 2007 لە ئەحمەداباد لە هەندستان دو هەمینیان ئەوەی تبلیس یەکەمیان عەفوم پرسیارەکە ئەوەیە ئەو کرایتیریانەیان ئەو پێوەرانە ئەو میعیارانە چین کە لە ڕاستپاردەی یەکەمی جارنامەی کۆنفرانسی جیهانی ژینگە لە تبلیس ڕاگەیەنران بەڵام بە کورتی بۆمان باس بکەی بۆ ئاگاداری و زانیاری بینەران سوپاس دەکەین ئەوە پرسێکی بەجێ حەزەکەم دەقا و دەقەمەکە کردم بە نووسراوێک پێشکەشم کرد لە هێنەکەی بەڕێستانە ینی ڕاستپاردەی یەکەمی جارنامەی تبلیس تقریبا پێوەریان پەسەند کرد کرایتریایان پەسەند کرد ئەم کریاتیانە بۆچی بوو ئەم پێوەرانە بۆچی بوون یارمەتی دەربوون بۆ ئاراستەکردن و ڕێنمایی هەوڵەکان بۆ پەرەپێدانی پەروەردەی ژینگەی کەواتە ئەم کرایتریایە یعنی کە ڕاستپاردەی یەکەم دیاریان کردن بریتی بوون لە چی یارمەتی دەربوون بۆ ئاراستەکردنی و ڕێنماییکردنی هەوڵەکان بۆ پەرەپێدانی پەروەردەی ژینگەی لەسەر ئاستی نیشتیمانی و ناوچەیی و جیهانی بەڵام ڕاستپاردەی دووهەمی جارنامەی تەبلیس بریتی بوو لە چی لە دیاریکردنی با بڵێن چۆنێتی ئامانجەکانی پەروەردەی ژینگەی چی پەروەردەی ژینگەی بۆ ئاماجی بنیادی هوشیاری یەکێک لە ئامانجەکانی پەروەردەی ژینگەی کە ئێمە
با بڵێن ئەوەرنێس لای تەواوی هاوڵاتیەکان دروستکەین و بە ئاگایی بینین لەسەر هەموو پێکاتەکانی ژینگە بەڵێ طبیعی لێەوە لەم ئامانجانە خۆی دەرهاویشتەی ئۆتۆماتیکی ئەبێت ئۆتۆماتیکی با بڵێن ڕاستپارەی دووهەم با بڵێن ئامانجی دووەم پەروەردەکردن بۆ ئامانجی دابینکردنی دەرفەت ئۆپۆرتونیتی بۆ هەموو کەسێک کە ڕۆڵی خۆی ببینێت و دەوری هەبێت لە خزمەتی ژینگەی ئەو لانەی کە تیا ئەژیت یعنی بە تایبەتی ینی هەر لە چوارچێوەی ئەم ئامانجا چی شەگێتەوە یعنی ئەبێ بەها بۆ پێکاتە ژینگەیەکان دانێ هەڵوێستی هەبێت ئەتیتیودی هەبێت و پابەندبوونی هەبێت هەرەوە نەبێت کە بێنێ خەڵقێک ناوچەی گوێرانەکە بێجو ینی بێحسابی کا و بڵێ ئەوکەیم کێشەی منە نە کە تۆ پەروەردەکرابێت ئەو ئینسانە مرۆڤ ئەتیتیودی لا بنیادرابێت دوای ئەوەرنێسی با وشیاری لێ گەڵاڵە بوو جا پەروەردەشی لا دروست بوو ئەو کاتەوە ئەم کابرای ئۆتۆماتیکیان دەنگی ئەبێ کاردانەوە ئەبێ ئەجا سێهەمیان بۆ پەروەردەکردن بۆ ئاماژکردنی دروستکردنی شێوازی ڕەفتاری نوێ لە ئینسانەکانە سلوکەت یعنی بۆی کە تۆ وەکو مرۆڤێک یعنی وەکو مرۆڤێک کەسێکی زیندوو بیت کەسێکی بە ویژدان بیت کەسێک بی بە پرنسیپ بیت خۆت بێدەنگ نەکەی لە شتێک بینی ناڕەوایە لە شتێک بێدەنگ نەکەی لە کارەساتێکێک خەڵکەکە ناوچێک دەسووتێنێ دارێکە بڕێتەوە ئاوێ پیسەکە چکە ئەو ئاوە یعنی با مڵکی گشتیە یعنی دۆخێک دروست نەکا کە ئێمە لە چەمکی ژینگەیە چەمچێکمان هەیە پێ تراجدی ئۆف کۆمانس دروست نەکە مەساتی مشترک دروست نەکە بۆ نمونە ئەگەر کەسێکی با بڵێن سەرکێش بێت ئەتوانێت لە جێگایەک بە 10 غرام توخمێکی معەن کادمیۆم بیکاتە سەرچاویە ئاوە هەزارەها بوونەوە کوژێ هەزارها مرۆڤ کوژێت بەینەما ئەگەر ئەم کەسێ بینی کەسێک خەریکی کارێکی وایە دەست بەجێ ڕەتفیع لێ بێ کاردانەوەی ئەبێ وەرە تۆ ئەمەی کردت چییە بە دوایە ئاچێت تۆ ئەمە چی بوو بۆ کردەوە ئاوە لێپرسینەوەی لەسەرکات دارێکەشکێنێتەوە بۆ یشکێنیتەوە کاکە بۆچی هەدەفێکی سوێت تۆ تێکگەریت تۆ تێگەری لەبەرەوە ئەم ڕاستپاردانی با بڵێن کۆنفرانسی تەبلیغ زۆر بەجێ بوون و کۆمەڵێک با بڵێن ئامانج و با بڵێن لێکەوتەی زۆر بەجێی بۆ بنیادنانی پەروەردەی ژینگەیی دروست کرد بەداخەوە ئەڵێم بەڵام لە کۆمەڵگە دواکەوتوەکان يعني لو كۆمەلگانەی کە وەکو باەخ ببینێتەوە مثل لە ئەوروپا ئەم مەوزوعانە زۆر جێگەی باەخیان بوو وحسابیان بەس لە کۆمەلگەکانی وەکو ئێمە يعني لە دوای ئەم هەموو هاتوو هاوارەمان يعني ساڵەهای ساڵ من لەسەر ئەم بابەت و تەورێت يعني داواکاریم هەیە پێیان ئاڕاستی بەرپرسان ئەەکەم بەس بەداخەوە وەکو پێویست هەنگاوی تەندروستیان نەبووە کە لە ئاستی تێکگانی حاڵ و واقعەکە بیت باشترین نمونەش بۆ قسەکەم تۆ بزانە ڕۆژانی جومعە ئەو شوێنە سروشتانەی ئێمە بە چ چ دەچێت سەرچاوە ئاویەکانمان چی لێ چەند بیری ئاوی ژێرزەوی لێ ئیراوە لێ چەند ناوچەی دارستان دارەکانی بڕاوەتەوە کراوەتەوە بە یعنی عیمارات و کۆمەلگەی نیشتە جێبوون تۆ حسابەت بۆ کردو ئایا ئەمە پرۆپۆرشنەڵەتیت يعني تناسبيت هاو ڕێژەیت هەیە لە بینی ژمارە دانیشتوان و ڕێژەی سەوساییەکەت چەندێ بڕیوەتەوە بۆ ئامانجی کشتتوکاڵی ئەمانە هەمووی کاری بێسەروبەر ئەکرێت دەرئەنجامی ئەوەی کە وعی و وشیاری و تێگەیشتن و علم و معریفەتمان پێویستمان نییە بە ژینگە ڕاستە دەست خۆش پێ دکتۆر جان ئەوە ڕوونکردنەوەیەکی زۆر باش بوو لەبارەی ئەو جارنامەی جیهانی ژینگەوە لە تبلیس و کرێتیریاکانی با بڵێن پێوەرەکانی یا معیارەکانی بەڵام لێرەدا با بڵێن تەوەرێکی تر ئەگەر باس بکەین ئەویش ئەوەیە بۆ نمونە لە دوای پەنجاوە لە دوای ساڵی 1950کانەوە تهدید بەرجێ بڵێن ڕێک لە دوای 1950 لە دوای 40 ئەوانەوە لە نێو پیشەسازیدا یەکێکی تر لە مادەکان یەتە ناوەوە کە پلاستیکە پلاستیک ئەو ژەهرە گەورەی ئەو کارەساتە گەورەی کە بۆتە مۆتەکەیەکی گەورە بەسەر ژینگە و بەسەر ئیکۆسیستمەکانەوە و بەسەر بایۆدایڤەرسیتی وەکو جەنابەت باس کرد ژیانە جیاوازەکان و کە هەڕەشەیەکی گەورەیە لەسەر لە ناوبردننی چەندین جۆری جیاوازی بوونەوەر و پیسکردنی سەرچاوە ئاویەکان و سیستمە ئاویە